خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. وێڕایەوەی کە هەوڵێک هەیە بۆ لێک نزیک بوونەوەی یەکێتی و پارتی و هێز و لایەنە سیاسیەکان حکوومەتی هەرێمی کوردستان کاربەڕێکەرە و پەرلەمان کۆنابێتەوە و دام و دەستگاکانیش بەشێکی زۆریان لە ڕووی یاساییەوە ماوەیان بەسەر چووە. لەگەڵ هاتنی شەپۆلی گەرمادا ژمارەیەکی زۆر لە قەیران جارێکی تر ڕویان لە هەرێمی کوردستان کردەوە. هیچێک لەو قەیرانانە بۆ هەرێمی کوردستان تازە نین، بەڵام بێزارکەر و میوانی زۆر ڕەزا قورسن بۆ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان، چونکە خەڵک مێژوێکی ناخۆشی لەگەڵ ئەم قەیرانانە هەیە: کارەبا، بەنزین، ئاو، ڕێگە و کۆی بابەتەکانی تر. بەڵام ئەوەی کە ئێستا زۆر تایبەتمەندە بە ژیانی خەڵکەوە پرسی بەنزینە. لەسەر کۆی قەیرانەکان و هەوڵەکانی پێکهێنانی حکوومەت و پەرلەمان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز مامۆستا فاتح حسەنگاوی لای پەرلەمانی کوردستان. زۆر بەخێر بێ مامۆستا. سپاس دەکەم. سەرەتایانی من لەوە دەست پێ بکەین مامۆستا، ینی ئەگەر ینی ئەو هەموو قەیرانانە بەپێی بە دواداچوونەکانی بەڕێستان بۆ ئایا ئەم قەیرانانە هاورد ینی بۆیان دروست کردوون یان دروستمان کردوون دروستیانەکەین؟ بەڵێ بەڵام دروستیانەکەی من و جەنابەت نانا. بەڵێ باسی واقع سیاسی و ئابووریەکەین کە هەیە لە هەرێمی کوردستانە. بەناوی خوای گەورە سپاس بۆ بەڕێستان. خۆی کاکزانە ئێمە زۆر جار کە قسەکەین لەسەر بابەتەکان قسە لەسەر دەرهاویشتەکانەکەین، قسە لەسەر ئەوەکەین کە بڵێ ڕووەدەن دووبارە ئەبنەوە، بەڵام ئەبێ ئێمە بگەڕینەوە بۆ بڵێ ڕێگی قەیرانەکان یا با بڵێن ئەو هۆکارانەی کە لە پشت سەرهەڵدانی ئەم قەیرانانەوەن و دووبارە ئەبنەوە و چەندبارە ئەبنەوە. لە ڕاستیە ئێمە هەر لە سەرەتاوە لە سەرەتای دروستبوونی هەرێمی کوردستانەوە کۆمەڵێ بڵێ هۆکاری سەرەکی هەن کە گرفتی سەرەکیین تر بەردەوام قەیران لە دوای قەیران دروستی ئەەکەن، شتێک چارەسەر بێ شتێکی تر سەرهەڵدا یا جای وایە کەڵەکە ئەبن لەسەر یەک. ئەویش قەیرانی ئەوەیە کە ئێمە لە بری ئەوەی کە دەوڵەت سازی بکەین، نیشتیمان سازی بکەین، دەوڵەت دروستکردن چوین بۆ توانین بڵین بە حیزبی بوون و کەرتی تایبەتیش بەمانە دروستەکەی نا. یعنی دەوڵەت و حکومڕانیەکی دروستمان نەکردووە، بەڵکو لەسەر بنەمای حیزبی بوون. بەسمەوەش نییە حیزب حکوومەت دروست نەکە، ئەوە شتێکی ترە، بەس حیزبایەتی بەمانە تەندروست و دروستەکەی بەمانە سیاسی ڕاستەکەی بەڕاستی ئەوەمان پیادە نەکردووە. ئیتر ئەمە بۆ خۆی قەیران دروستەکە، ناتوانانی یەکتری قوبولکەی، ناتوانانی دەسا و دەستی دەسەڵات بکەی، ناتوانانی چۆنڵی دواتر گوڵی ئیشێکی دروست لەگەڵ پرسی هاوڵاتی بوو ناکەی. خاڵێکی تری سەرەکیش ئەوەیە کە ئێمە چی سنتەرە لە لای ئێمە لە دیدی سیاسیەکانی ئێمە. ئێستا توانین بڵێ پارە سنتەری هەیە، نەک هاوڵاتی سنتەری، نەک مرۆڤ سنتەری، کە تۆ دەوڵەتداریت نەکرد، حکومڕانیت نەکرد بەمانە تەندروستەکەی، بە هەمان شێوە مرۆڤ سنتەر نەبوو، هاوڵاتی سنتەر نەبوو، ئیتر ئەوی تر پارە سنتەر بوو، بەرژەوەندی تایبەت سنتەر بوو. وڵات پێویستی بە ئابووری هەیە، بەس نابێ ئابوووریەکە خۆی ئامانج بێ، ئابوووریەکە بێ خۆشگوزەرانی بەدی بێنێ، مافی هاوڵاتی بەدی بێنێ، هاوڵاتی تایە سنتەر بێ. شکستی ئێمە لە حکومڕانیەکی دروست و تەندروست، لە دەسا و دەستکردنی دەسەڵات، لە متمانەبوون بە یەکتری و گواستنەوەیەک بۆ توانین بڵێ حیزب بۆتە سنتەر و بەرژەوەندیەکان بۆتە سنتەر. ئیتر ئەمە سەبەبی قەیرانەکانە. ئێستا لەم دۆخەی کە ئێمەی بینین ئەتوانین بڵین لە جیاتی ئەوەی حکومڕانی دروست و تەندروستمان هەبێ، بەڕاستی من هەموو چەند جاری تریژ وتومە ئێستا حکوومەت داهاتی گشتی کە ئەبێ ئەمە هەرتوی خزمەتی خەڵک بکەن، بەڵام هەردووکی بە شێوازێکی نەشیا و نایاسایی، ئەگەر بەرگی یاساییشی هەبێ یاسایی بە بەراکرابێ، حکوومەت و داهاتی گشتی هەڵەلووش. و ئەمەشی کە ئەم دوو زۆنیە و ئەم دوو ئیداریەی کە ئێستا هەیە و هەردووکیشیان دەستیان واڵایە، مجاملە نەکەین لێرە، بەڕاستی هەردووکیشیان دەستیان واڵایە، بەڕاستی بەرژەوەندی گشتی، داهاتی گشتی، کورە مافی مرۆڤ بەمانە گشتیەکەی، پرسی ئابووری بەمانە تەندروستەکەی
ئەمانەی هەموو خسۆتە مەترسیەوە ئەوەی کە قازانجەکە تەنها دائیرەیەکی بچووکە بازنەیەکی بچووکە کە ئێمە ئەگەر باسی نیشتیمانسازی یەکەین باسی شوناسپارێزی یەکەین باسی دادپەروەری کۆمەڵایەتی یەکەین ئەبێ خەڵک مافی خەڵک پرسی نیشتیمان پرسی هاوڵاتی پرسی هەرێم پرسی داهاتووی گەنج و لاوەکانمان پرسی بنیاتنانی گوڵەی حکومڕانیە کە ئێمە هەموو جاڵین دوو زائیدەن دوو ئەکاتە یەک کەچی ئێستا خەریکە ئێمە بە ئاخارێکە ئەیکەین بە 6 ئەیکەین بە 5 یعنی ئەمە پێشەوانەی قەناعەتی ئەو کەسانەیە کە لە بناغا شۆڕشیان بۆم کورد کردووە پێشەوانەیە لەگەڵ ئەو کەسانی کە دڵسۆزی نیشتیمانن خەڵکن خاکن هاوڵاتین مافن هەموو ئەم شتانەیە بۆیە ئێمە ئەبێت لە یۆ ڕاستیکەین و بەڕاستی بێت دیدگامان بۆ حکومڕانی دیدگامان بۆ مرۆڤ دیدگامان بۆ ماف بەم شێوەی ئێستا نەبێت هەفتەی ڕابردوو مامۆستا منیش بەبێ هین قسە بکەم لایەنگری بەڵێ میوانێکم هەبوو هەر لە پانۆراما باسەوەی کروتی یەکەم جارە معارەزە نیعمەتێکی دەستکەوێت مەسەلە نێچێک لەو حزبانەی دەسەڵات کە سەرۆکیێتی نیشتیمانی کوردستانە ئەڵێ منیش لە وەزع ڕازی نیم منیش ئەمەوێت چاچی کەم ینی ئەڵێ گەر تاقی بکەینەوە پاڵپشتی ئەم بۆ چوونە بکەین فعلەن بۆ حکوومەتداری و بۆ حکومڕانیەکی تەندروست بۆ زەرە دەکەین ئەزانشی ئوستاز خۆ ئەم قسە وەکو قسە کەس ڕەخنەی لەسەر نیە کەس وڵەی بە قسێکی خراپی نابینێ بەس ئێمە کە بچینە سەر واقع ئەمانی جایتر بەهۆی منافەسەی هەردوو لایەنەوە بێ بەهۆی پەستان و فشاری هەردوو لایەنەوە بێ کە منافەسەیەکی ناتەندروستەکەن لە واقع ئەوانە لە واقعان بەو مانایە کە ئەوەی کە ئێستاکە بۆ نمونە هەرچی داهاتی بۆ سنووری سلێمانیە ئەچێتە ناو خەزێنەی حکوومەت هەچی داهاتی سنووری ئەو لە ئەچێتە ناو خەزێنەی حکوومەت هەرچی ئەو کەسانەی کە کاری سەرمایەداریەکەن لەم لاو لەولا بە مانای کەلیمە ئازادن بە مانای کەلیمە ئەتوانن حرەکەیەکی وا بکەن کە خۆیان خاوەنی هەموو شتێک بن بە پێی دەرفەتی یەکسان و لێهاتن و ئەوانە لەم هەرێمە ئەوە نەماوە بەڕاستی ئێڵێم یعنی کارگەیشتە ئەوەی کە جای وایە دەستوەردانەکرێت لە با بڵێن بزنسی بچووک کە ئەمە بەڕاستی نابێت یعنی ئێمە هاوڵاتی خۆمان ئەبێت دەرفەتێکی بۆ بڕەخسێنین سلێمانی و هەولێر شۆڵ نەکەن بچن بۆ بەغدا و بۆ بەسرە ئەبێ کارێک بکەین دڵیان خۆش بێ بەوەی کە لێرە خزمەتکەن سەرمایەکانیان بهێننەوە ئێرە من وەگوتم هەموو نیەتێکی باش هەموو قسەیەکی باش ێمە پشتگیریەکەین بەڵام بەمرجێ بگۆڕێ بۆ واقع بگۆڕێ بۆ کردار ئێستاکە ئێمە حتا زۆر جاری سەر ڕەخنەمان لێگیرێ لەسەر ئەوەی کە بۆ نڵێن بۆچی مامۆستا سەلاحەدین ئەمانە یەکە خات یا بۆ پرۆژێکی هەیە بۆ ئەوەی کە چۆنڵێ وەزعەکە خراپ نەبێت لە کاتێکە هەندێک خەڵک یعنی مەبەستمە ڕەخنە ئەگرن کە خۆی لە دیدی باوە ئەوەیە تۆ ئۆپۆزیسیۆنی ئەتەوێ ئەو شکست بێنێ یاخر تۆ بۆی تۆ بچیتە شوێنی پرۆژەی خۆت تەقدیم کەی بەڵام ئێمە قوڵتر لەوە بیرەکەینەوە ئێمە بیر لە هەرێمەکەینەوە کەوا ئەلموهیم هەرچۆنێ ببێ ئەم واقعە وا دروست بووە ئێستا کە شەڕی ئەم دوانە شەڕی دوو ئەم دوو هێزە ململانیەکانیان نە لە قازانجی هاوڵاتیە نە لە قازانجی هەرێمە ئەگەر بۆ کاتیش بێ ئەبێ ئێمە نهێڵین ئەم دۆخە ئەوەندەی تر لە گرێژنە بترازێ بەتەواوەتی ئەوەندەی تر لێژ بێتەوە لەبەر خاتری هەرێم لەبەر خاتری خەڵک چونکە ئێستا ئەم ماوەیە ئێمە سەرنجمان داوە هەر ئەوەی کە ئێستاکە پەرلەمان نییە ئەوە ساڵێک و 8 مانگە تقریبن ئێمە سوێندی یاساییمان خواردووە ساڵێک و نزیکی 10 مانگە بە بڵێن پەرلەمان هین عەفوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە دانیشتن نەکراوە لەم ماوەیە ئەوەی سەرنجمان داوە دەیان کار و بڕیار و کۆمپانیا لە پاڵ وەزارەتەکان و ئەڵێ باج و خەراج و تا ئاستی سەرانە سەندن کراوە و کەسیش ناپرسێتەوە ئەمە تۆ ئەوجا کار گەیشتووە بە ینی دۆخێک بەڕاستی من هەموو جارێڵێم ئەگەر تۆ لە وڵاتە کۆمەڵەشت کۆت ئەکاتەوە وانە ئێمە ململانەیەکی مەدەنی یاسات هەیە تۆ ئەبێت ڕێزی لێ بگری دروستە وانە ئێستاکە کار گەیشتوت ئەوەی هەر ئەمڕۆ کەیسێکمان هەبوو ئەم کەیسە لە پەرلەمانی کوردستان کەیسێک بوو کارێکی یاسایی بۆ کراوە دوایی ئەترازیان لێگرتووە سکاڵای تۆمار کردووە سکاڵاکەی بردووەتەوە تەمیزیان کردووە تەمیزەکەشی بردووەتەوە بەڵام ئیشی پێ ناکرێت
ئیشی پێ نەکراوە ئیشی پێ ناکرێ لەوانە ئیش هەر ئێمە بە دوواداچوونێکین مەبەسم ئەوەیە تۆ خۆت خاوەنی یاسادانان و ئەوانەبی بەڵام ڕێز لە یاسای خۆت نەگری ئەخر زۆر مەترسیدارە ئەوەی کە پێوتێ حکوومەت و حکومڕانی ڕێز لە یاسای خۆی نەگرێ ئیتر هیچ نامێنێتەوە نازانی چی بکەیتەوە حتا ئێمە لە مەوزوعی ئۆپۆزیسیۆنیش هەموو جار ڕڵێم ئێمە گرێبەستێک هەیە کە بە شێوازێکی ئاشتی تۆ خۆ پیشاندانەکەی ناڕزایەتی دەرەبڕی پەستان و فشار و گشارەکەی ئێمە هەر ئەممان بەدەستە کە تۆ ڕێزی ئەم گرێبەستت نەگرت ئیتر وەکو وایە پاڵ بە خەڵکەوە بنەی بە ئاخارێکی ترا بڕوە بۆیە یعنی ئەبێ ئێمە دنیابینیمان بۆ سیاستکردن بۆ حیزبایەتی ئەبێ کارێک بکەین حکوومەتمان نەبێ حکومڕانیمان بەمانات دروستەکەی ئەو حکوومەت و حکومڕانی چۆن دروستە بێ مامۆستانی مەسەلەن نەگەیشتونێتە بنبەست ئەمەلێکێ و ئەو حکومڕانیە دروست بێ کەلانی کەم جیاواز بێ لە 35 ساڵی ڕابردوو شتی باش کراوە هەڵبەت ینی خراپش زۆرە قەیرانی زۆرە و گومانیتیانێ بەڵام خۆی خمە لە واقعکژین ئەمە لە واقعکژین ینی ناکرێ من بڵێ وەڵام دنیا شامی شەریفە و وێرانە ژنیە بۆ شێوەیە بەڵام خەڵک زۆر ماندوو کراوە ئەو دیدگایەکی هاوبەش و بۆ حکومڕانیە کە بەڕاستی هانی کەم من زۆر جار لێرە گفتوگۆی ئەوە کرێ ئێرە گەڕەکێکی مەسەلەن ڕەنگە ئەستەمبۆڵ بێ تاهران بێ مەسەلەن شارە گەورەکانی دنیا بێ یان لانی کەمە دوو ئەو دوو وڵاتەی دراوسێمان یعنی ئەبێت چۆن ئەو بەردی بناغەیە یان ئایا ئەو بینایە ڕێکە بێتەوە بەڵێ خۆی یەکەم شت پێشەوەی وەڵامیەوە بەمەوە ئێمە ئەبێ هەم هەر سیاسیەکان و خەڵکی هەرێمی کوردستانشەوە لەوانی هەر بزان و ئیزانن ئەو ئیمکانیات و توانایی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە نەوت و غاستەوە بە کوشت و کاڵتەوە بە گەشت و گوزارتەوە بە کانەکانی ژێر زەویتەوە بە ئاو و هەواتەوە بە وەرزەکانتەوە ئێمە تەنها دەریامان نییە بڕوا بکە حەچی هۆکاری پێشکەوتن و خۆشگوزەرانیە لە باشترین وڵاتانەی کە لە دەور و پشتمان هەیە بە قەبارەی خۆمان و بە ڕێژەی خۆمان ئەبێ خەڵک لەو پڕی خۆشگوزەرانیا بژی ئەمەی کە ئێستا هەیە یعنی بەڕاستی شکستی حکومڕان نییە بە زۆر بەڕوونی بیڵێم جا ئەمە چۆن دروستە بێ من وە گوتم ئێمە ئێمە شارەسەرەکە تەرحەکەین پێشەوە بڵین بەڕاستی بەو شێوەیە ئەمە حکومڕانیە جارێ پێشەم شتێک نەخێر ئەمە حکوم ئەمەی کە ئێستا هەیە ئەزانی چۆن ئەمە حکومڕانی نییە بەمانە تەندروستەکەی بە هیچ شێوەیەک ئەمە چۆنەڵی دوو گروپی دەسەڵاتدار ئێستا وەگوڵی خاوەنی ئەم حکومڕانیەن بەڵام بەمانە تەندروستەکەی حیزبایەتی ناکەن حیزبایەتی ئەوەیە کە تۆ کە بووی بە حکوومەت ئیتر طبیعیە کەسایەتەکانی خۆت کارەکتەرەکانی خۆت خەڵکی بەتوانە ئەخەیتە نایەوە بەس ئەمەی کە تۆ وابزانی هەرێم بەداهاتی و بە هەموو شتێکەوە هی حیزبە وان نییە ئەم وڵاتە هەمومان پشکمان هەیە هەموو ئەو خەڵکی کە لارێمی کوردستان هەیە خاوەنی ئەم وڵاتەیە جا ئێمە وەگوتم لەسەرەتاوە ئەگەر دیدگامان ڕاست نەکەینەوە بۆ حکومڕانی بۆ مافی هاوڵاتی بۆ نیشتیمان پەروەری بۆ ئەوەی کە تۆ شوناسی خۆت کولتوری خۆت کەرامەتی خەڵکی خۆت داخرزانی چۆنە ئێستا ئەمەی کە ئێمە بەسەر خەڵکیایی هێنین کەرامەتشکانە ئاوی نەبێ و کارەبایی نەبێ و بنزینی نەبێ و بۆ هەمووی سرە بگرێت و پارەی نەبێ و قەرزار بێ و گەنجەکانی بێکار بێ و ئاخر ئەمە مرۆڤێکی تەندروست دروست ناکەیتەوە مرۆڤێکی قەلق مرۆڤێک کە جاری وایە بۆ پێداویستەکانی پێنێ بە هەندێ ڕێز و مافوشتی خۆیان نابێ ئێمە وابین من ئەم قسانە ئەەکەم بڕوا بکە یعنی لە منطق و لۆژیکی ئەوەی کە من حیزبێکم مێویتە بڕوخێنم نییە من وەکو مرۆڤێکی خۆتان خەریکی ئاشتەوەین بەڵێ بەڵێ ینی وەکو مرۆڤێک کە دڵسۆزی ئەم خەڵکە دڵسۆزی داهاتووی ئەم گەلە بێت و ئەوەشی کە ئەهم قوربانیەمان داوە بە فیڕۆنەچێ ئێمە ئەبێ دیدگامان بگۆڕین بۆ حکومڕانی وەگوتم ئەبێ مرۆڤ سنتەر بێ پارە باپیا بێ لە کوردستانە هەر ببارێ قەیناکە بەڵام پارە سنتەر نەبێ هەمووی بۆ خزمەتی هاوڵاتی بێ خۆ تۆش لە پاڵ هاوڵاتیەکی خۆشگوزەرانە تۆش خۆشگوزەرانە بی تۆ دەرفەتی زیاتریش بۆ خۆت ئەەکەیتەوە بەڵام بە ئیسیغلال نەبێ ئەزانی چەند گرنگە ئێمە دەردی کوشندەمان ئەوەیە تێڕوانینمان بۆ حکوومەتداری بگۆڕین بەڵێ ئیدی پێویست ناکە بجۆرە حکومڕانیە کە لە خزمەتی من بێیان یەکێکی تر بێیان هەر کەسێک بێ لە خزمەتی گشتیا بێ بێگومان ینی تۆوانین لەبەر و تاقی گەورە بڵێ ینی ئێستاکە بۆ نمونە کاتێک کە پرۆژەیەکە کرێ لەم شارە قەیچێکە ئەگەر تۆ کۆمپانیاکەت بەهێزترە ئەتوانێت ئیشی باشتر بکە با ئەوەی تۆ دەرچێ گریمان یعنی ئەوەی کە نزیکە لە تۆ شتانە بەڵام ڕێگەخ لە خەڵکی تر مەگرە ئەویش با منافەسە بکە
چکە جاری وایە لە هەر عادەتەن هەر وڵاتانەی پێشکەوتون دەرفەتی کێبڕکیان داوە ئەو کەسانی کە تاقە و توانە و وزیان هەیە لە گەنجەکاندا بە ئینتیمان نەخوێنرێتەوە بە ئەوە نەخوێنێتەوە ئەمە سەر بە چ حیزبێکە گشتی هاوڵاتی تۆیە لە هەموو وڵاتێکی خاوەن ماف و ڕێزگرتن ئەوانەی کە ڕێزەگەن لە حکومڕانی ئاوایە کاتێکە دەرئەچێ ئیتر هەچی ئەو خەڵکە هەیە گشتی خەڵکی ئەوە هاوڵاتی ئەوە ئەبێ داکۆچی لێکە ئەبێ بەرگری لێکە ئەبێ دەرفەتی یەکسانی بۆ بڕەخسێنی ئەبێ هاوڵاتی پلەیەک و پلە دوو نەبێ ئێستا لە وڵاتی ئێمە ڕاستە بە فەرمیناڵن هاوڵاتی پلەیەک و دووسێ بەس بڕوا بکە یەک هەیە دوو هەیە سێ هەیە لەوانە چواریش هەبێ چونکە هەندێک کەس هەیە هەندێک شتێ هەر بۆی نییە قسەی تیا بکە منێکی ئیسلامی هەر بۆم نییە باسی ئەوکەم ببمە دژە تیرۆر یا ببمە ئاسایش یا ببمە پۆلیس یا ببمە خەڵکی تریش هەیە ئێخرەمە چۆنە بێ ئەی لەناو ئێمە و لەناو خەڵکی تری وەکو ئێمە بە سەدان کەس هەیە خەڵکی لێهاتوو بەتوانە ئەوە دەرفەتی گشتیە ئێمە ئەبوایە بۆ ئەم دەستگانەی کە باسم کرد پێشمەرگە نازان چی ئەبوایە وەکو قوتابخانە سەیری بکرێت چۆن قوتابخانە هەموو مناڵێک وەرەگرێ ئەبێ ئەم دەستگایانش دەستگای نیشتیمانی بن ئەمە نەبێکە ئیتر سبەینە کێشەیە دروست بوو یەکسەر هێزی هەفتاوەشتا ببێ بە دوو یەکسەر ئاسایشەکان ببن بە دوو یەکسەر نابێ ئەبێ ئەمانە بناغەی حکومڕانی بن ئەبێ من و هەر کەسێکی تر و مناڵی هەر کەسێکی تر هەر بۆ تێگەیشتنیەکی هەیە گرنگەوەی بۆ ئەو پیشەیە گونجاو بێ بە پێوەرە زانستیەکان ئێمە بەمە ئەتوانین داهاتی وڵاتی خۆمان دابین بکەین وڵاتی خۆمان بپارێزین بیرکردنەوەیەکی نیشتیمانیمان هەبێ خەڵکەکە زیاتر دڵی خۆش بێ ئینتیمای بۆ نیشتیمان بۆ شوناسی کوردایەتی نەتەوایەتی ئاینداری خۆی هەموو ئەمانە ئەکاتە خزمەتی پاراستنی نیشتیمانەکەیەوە ئەو خۆشەویستیە گرنگە بۆ مرۆڤی ئێمە دروست بێ کە ئامادەی هەموو شتێک بێ بەس ئێستاکە دۆخێ دروست بۆ هەندێک قسە ئەکرێ خۆ منەزانم هەندێکی کاردانەوەیە بەس قسەی کەسێکە کە هیچ ئینتیمایەکی نییە نە بۆ هیچ شتێک تەنها بۆ هەندێک واقعی تایبەت بە خۆی و هەندێک پێداویستی خۆیەوە بەڵام ئەوەی ماوەی ڕابردوو لە سەرەتای ساڵدا بینیمان خەڵک بە گەنج و لا و پیر و هەموو هێزولانە سیاسەکان نیشتیمانی لەناو دڵی هەڵگرتووە جوانە بەڵام ڕازیش نییە لەو ئەدا و بەڕێوەبردنە چکەوەی بینیت مەسەلە خۆ بیرت بێ خۆ پیشاندانە ملیۆنەکەی سلێمانی بەفر و زوقماک بوو سەرمایەک بوو وانە لە هەولێرەوە لە کەرکک لە هەڵەبجە لە دوهۆک جوانە کەواتە خەڵک لە ناخی خۆیان نیشتیمانی خۆی خۆشەوێ نیشتیمان سازەکەی خۆی لە خۆیان دروست کردووە لە ناخیا هەیە بەڵام تۆ ئەبێت ڕێگەن نەدەی سارد بێتەوە یاخوا نەخواستە من ئەوەش وازح بیڵێم ێستا خەڵکێکەیە لەوانەیە بوو بێتە با بڵین جاسوسی وڵاتان جاسوسی ئەم لاولەوانیە خۆ بەشێ لەمە لە چییە بەشێکی هی ئەوەیە کابرا ناوێت بۆ لە زۆر شت یا وای لێ هاتۆ ئینتیمای بۆ نیشتیمانەکەی ئینتیمای بۆ وڵاتەکەی تەنانەت بۆ بیر و باوەڕەکەی بۆ مسلمانەتەکەی کەس بووە ئامادەیە بۆ هەندێک بەرژەوەندی جاری وایە مەترسێکی گەورە بۆ سەر ئێستا من هەندێک شتێک بینم لە ڕاگەیاندن هەروە وایە بڵێ دوژمن وەرە ئێرە بردومانکە یعنی هەندێک شتی بین چۆنە بێ یعنی تۆ لە ناو وڵاتی خۆتە بڵێ وەڵامە فڵان حەز ناکەم ناویشت بەرەم یعنی ئەمە نیشانەی ئەوەیە ئێمە من لە ماوانە لە قتەیەکم بینی بەڕاستی هەر سەرم سوڕمایە لێ بەر دیواری حەوشەکە کەوتۆ تۆزێ ئەولاتری پێ بگرێتەوە ماوە یعنی ڕەسەدی کابرا یعنی هەندێک شت قسە لەسەر هەندێک شتە کرێ کە ئەمە ڕێک دژە بە ئاسایشی نیشتیمانی دژە بە ئاسایشی هاوڵاتی خۆت دژە بە هەموو شتی ئیتر واز بێن ئێمە بەڕاستی ئەم پەرتەوازەیە یا با بڵێن ئەم کارە ناحکومڕانی کە ئێستا ئەکرێ ئاسایشی نیشتیمانی ئاسایشی خۆراک ئاسایشی دەرمان ئیسا هەموو نەخۆشی هەیە چی خۆ بەشێکی هی ئەوەیە کە باسێشت هەیە شروط و مەرجی کوالێتی کۆنتترۆل و کۆمەڵێ هەندێک حساباتی مادی وای کردووە دقیق نەبین ورد نەبین هەندێک جار هەیە کە منافسەیەکی دقیق ناکەی بۆ ئەوەی کە کۆمپانیەکانی دەرمان بە پۆپەڕی کوالێتیەوە بیکە دەستی بۆ شلەکەی لەبەرەوەی دۆست نزیک هی خۆت نازام چییە ئیتر ئەوە دروستەکەکەی بینی حتا تەنانەت وەگوتم ئەمانە هەندێک دیاردەی کۆمەڵایەتی زۆر خراپی تریشی لێکەوتوتەوە کە لە دوجارە لە زەرەری خەڵکە لە قازانجی کۆمەڵە کەسە لە کاتێکە ئێمە لەگەڵەوەین کە خەڵک بتوانێت من حەزەکەم ئەم کوردستانی خۆمان بە هەزارها ملیاردێری تیاابێ بەڕاست بەس ملیاردێری خزمەتکار یارمەتی کۆمەڵی خەڵک تۆ دەیان مەکتبی پێەکەی خستەیان پرۆژە هەیە تۆ بە ئیمکانیات ئەکرێ بە مادە ئەکرێ
ئێمە دڵخۆشین بەوەی کە خەڵک بیبێ بەس بە ئاکار مامۆستا من و جەنابەت 20 خولەکە گفتوگۆ ئەکەین هیچێک لەوانە پەیوەندیان بە دوژبنەوە هەیە ئەوانەی کە بە سەرمان هاتوو مەسەلەن بڕوات هەبێ زانی چۆنە کەس هەیە دەستی گرتبین بڵێ کاکە جان حکوومەتێکی بێ سەروبەر دروستکەن حکوومەتێکی حزبی دروستکەن حکوومەتێک بێ خزمەتی خەڵک نەکات ینی کەس هاتووە ئێران بە ڕاشکاوی بڵێم ئێران تورکیا عراق سووریا و حاڵی خۆی حاڵە نیە مەسەلەن ئێمە هەموو ئەوانە هیچی ئەوان بەیان دروست کردن ئەزانی چۆنە خۆی کە تۆ لە ڕاستە خۆ نەخێر بە هیچ شێوەشتیوانە بەڵام کاتێک کە تۆ ناو خۆتە ناتەبا بووی درزت دروست کرد کێشت دروست کرد کە کێشە دروستەکەی پێویستیت بەویتر هەیە ئەوی تریش ئەم درزانە ئەقۆزێتەوە وردە دێتە ناو ئەو شار خۆمانین بەڵێ فلا تلومن إلا نفسك يعني لەم بابەتە ئەبێ ئێمە سەرزەرشتی خۆمان بکەین ئەگەر ئێمە ڕێگە نەکەینەوە کەس نایە هەتا ئەگەر بۆ نمونە خۆی من نەزانم جاری وایە پەستانی نێودەوڵەتی هەرێمی ئەم شتانە هەیە بەس بڕوا بکە تۆ لە ناو خۆتا تۆکمەبی هاوڵاتی لە پشتت بێ هاوڵاتی یارمەتی دەری تۆ بێ ئەو کەسەش تا ڕادەیەک داواکاری هەیە کە تۆ توانی لە ناو بەرژەوەندی هاوبەشە جێیکەیتەوە بازرگانیە کە بازرگانیەکی جوان و معقول کە بەرژەوەندی هەردوو لایتیا بێ هەندێک بابەتە مراعاتی یەکەی بەپێ ئەوەی کە خۆت شتیا پارێزراوبی ئەگەر تۆ خۆت لە ناو خۆتا تۆکمەبی خەڵکی خۆت پشتیوانت بێ هێزەکان بە ژۆرێک دژی یەک نەبن کە یەکتری بەو جۆرە لێکن کە پەنا بەرێ بۆ دوژمن کە ئێمە زانی لە کوردستانە ئێمە ئەوەندە یەکتریمان تەنگەتاو کرد دەسی ئەم لاو ئەو لامان هێناو بۆ ناو هەرێم کەواتە لە کۆتاییە تۆ خۆ دەڵێت دارکردی لە خۆی نەبێ ناڕزێ ئەمە حەقیقەتێکە دوژمنی ژیانە حەزەکانی تۆش کاتێ دێنە ناوە کە هەز بە بۆشاییەکەن هەش بە بۆکەن تۆ بەدەستی خۆتەڵی وەرە کەواتە ئێمە خۆمان وا لە خۆمان حتا بالمناسبە ئەچێن حەز ناکەم بچمەوە بۆ مێژوو بەشێک لەو دۆخەی کە پێوتێ مستەشار و جاشوانە زۆر دیراسەی بکە بەشێکی تەنگەتاوکردن و دژایەتیکردنی یەکە وای کردووە کۆمەڵێک کەس ناڵم هەمووی کۆمەڵێک کەس ببنە مستەشار و جاش و ئەوانە هەی هۆکاری تریشەیە بەس یەکێک لە هۆکارەکان ئەو ناتەبایی و پەرتەوازیی ناو شۆڕشی کوردی بووە چۆنەڵی حەز ناکەم بچمە تەفسیل دەکە بابەتێک پەیوەندی بەمڕۆ هەیە کە دەردێکی کوشندە نەخۆ ئێمە خۆ بازی ڕابردووە دەین بالمناسبە باجی ئەو بارە دەرونیە خراپە ئەو پەرتەوازەیە ئەو کوشتن و شەڕی ناوخۆ براکوژی ئەوانە درێژ بووەتەوە ئێمە هەموو جارەماوت گەرجیلەکانی تر بێن لەوانەیە ئەومان لە بیرچێتەوە بەڵام بەداخەوە هاتووە لەگەڵمانە کەبێ ئەمە ڕاستکەینەوە تا ڕاستی نەکەینەوە ئەم گرفتانە تا وەکتم دیدگاکەمان نەگۆڕین ئاشتەواییەکی حەقیقی نەکەین لەگەڵ یەکتریا بابە من بێمە قەیرانی یەکەم کە بەنزینە لە ئێستادا و جەناب پەرلەمانتاری بە دوواداچوونی بەڕێستان وەکو هاوردێ ئەو کێشیان لەناو خۆمانەوە دروستبێنی ئەم کێشەی بەنزینە بۆ خەڵک لە ئێستاوە کە کاژمێر نۆنیوە زۆر پێش ئێستاش سرە لە بەردەم بەنزیخانەکان بگرێت جا لە بەردەم بارەگاکە ئێمە شۆیاوە ئەوە لێرە لە بەردەم بارەکان هەموو ڕۆژەی بینێت بەڵێ هەموو ڕۆژێ پێشاومانە ئێوە بە دوواداچوونتان کرد پێ بوو مەسەلەن هەفتەیە کە بڕیاریانداوە کەم بێتەوە هەر نەما بەڵێ خۆی لە ڕاستیە هەموو شتەکان زنجیرن بەیەکەوە گرێ دراون کە تۆ وەگوتم هاوڵاتی نەکردە سنتەر کۆمپانیا و ڕێبح و قازانج و شتی خۆتت کردە سنتەر ئیتر بەدوایەوە گەڕێی دەرفەتێ بڕەخسێ یەکسەر جۆرێک لە احتیکارکەی کە ئەمە دروست نییە نە بە شەرع و نە بە قانون و بەیاسە قۆڕخکاری بکەیت دواتر بڵی تۆزێ دەوایەخی بۆی کە پارەیەکی زیاترکە ئەجینا ئێمە کە لەم دوایە ئەمە بە دوواداچوونێکمان کرد و هەندێک پەرلەمانتاریش باسییان کرد ئێمە کە کێشەی غاز دروست بوو هەر زەینمان بۆ ئەوە چوتەنا لە دانا غازەوە غاز بێ کەچی ئێمە زانیمان ڕۆژانە لە عێراقەوە غاز دێ باش لە عێراقەوە غاز دێ و لێرەش غازەیە بۆچی غاز نییە هەر سیکە ئەو شەوە من جارێتریش وتومان هەر ئەو شەوەی ئەو ڕۆژەی بۆ تا قوارەکەی وتیان کۆرۆمۆر ئەوە سێ لە بەهۆی مەترسیەکی لەسەر هەیە هەر بڕواکەی بۆ بەیانیەکەی غاز نەما لە بینەکان نەما هەر لە بەنزیخانەکان کەیتر بە پارەی فرۆشن نەما باشە بۆ کوێ چوو ئەمجا خۆ غاز لە عێراقەوە دێ ڕۆژانە 300 تەن پێشتر بەڵێ ئەوە هاتووە ڕۆژانە کەیتر تقریبەن ئەوە نزیکی بەشی هەرێمەکان نزیکی ئەگەر ئەوە نەبێت
کەواتە کۆمەڵێک کۆمپانیا سەرمایەدار ئەوانەی کە چۆنەڵی چاودێری وەزعاکەکەن دەستیان هەیە لەم گرانکردن ئەمە لەلایەکەوە لەلایە تریشەوە ئێمە کاتی خۆی ڕێکەوتنمان کردووە لەگەڵ بەغدا کە 50,000 بەرمیل نەوت بۆ پێداویستی ناوخۆ ئەوان 46 بوو دوای ئێمە ڕازی بووین بە 50 کەواتە ئەم 50 کە ئێمە لەوانەیە بڵێم پێویستی بە دوواداچون دوور نییە زیاتریش کەوتەکە لای خۆمانە یعنی ئەوە قسەی تریش هەیە بەس من پێویست ناکەوە بکەم چکۆشتر خۆم نییە ئەمە بۆ ئەوە بوو کە پێداویستی ناوخۆ دابی نەکرێت تەواو ئێمە پێویستیمان بە عێراق نییە عێراق بە ئاشکراوتی ئەمەتان پێ نادەم من خۆم بە 450 بنزینتان بۆ دابی نەکەم دەی ئێمە ڕازی نەبووینە ئەگەر لەبەر خەڵ ڕازی نەبووینە بەوەی على ئەساس ئێمە باشتر دەکەین ئێمە بە دووقاتی ئەوەی کە عێراق دابینیەکە دوای ئەوەش بە دووقات دوای ئەوە بە دووقات ئێستاکەش کە وەکو جەناب تەفەرمووی ئەوە هەر بڕیار دەرەچێت کە بنزینی نۆرمال بە ئەوەندە و محەسەن سۆپەر بەوەندە بەڵام نییە کەس پیادەی ناکە یەوە ینی ئەمەش بۆ خۆی خەلەلە ئەمە چۆنەڵی من لە بەرنمەیەکە لەم ڕۆژانە قسەیەکم لەسەر ئەوە کرد برادری بەرامبەرم زۆر پێی هەڵچوو سەرۆکی هەرێم بۆ وەگەوەی من شتێکی شخصیم هەبێ کاکە تۆ کە بەرپرسی لە هەر بەرپرسیارەتیە کابی لە دائیرەیەکەوە تاغ و سەرۆکی ئەنجومەنی وەزەران تا هەر کەسێک مادام تۆ بەرپرسی کەواتە لێپرسراوی لەو شت خەلەلانەی ڕووەدا بە قسەت نەکرێ یعنی دەسەڵاتی تۆ ناڕوات ئەگەر بەخسەت نەکرێ یعنی خەڵکی تر هەیە منەفیز و جۆڵەی خاوەنی بڕیارن کە ئەمە نابێ کە گران بوو تۆ مەسئولی کە ناتوانی تۆ مەسئولی کە ئەگەر ئەمە خەلەلێک هەیە لەم گرێبەستا لەگەڵ عێراقا ڕێک نەکەوتی بۆ هەندێک کێشە تۆ بەرپرسی ئەبێ هەڵیگری ئەبێ بەرپرسیارەتی هەڵگری من مادام ئەمڕۆ حکومڕانی لە ژێر دەستی منایە و بەداخیشەوە کە ئێستا هەچەنێ حکومڕانیەکە با بڵێن حکوومەتدارەکە کاربەڕێکەرە پەرلەمانەکەی وەکو جەنابەت باس کرد ئێمە ناتوانین لێپرسینەوە بکەین ڕاستە جوڵەمان هەیە شتمان هەیە بەڵام هەندێک ئیشی سەرەکی هەیە دەستمان بەسراوەتەوە دادگاش بەڕاستی خەلەلی تیا هەیە بەبسمەوەیە تۆ بەرپرسی لەوەی ڕووەدا ئێستا باشە بۆ بنزین بڕیارە بە نرخێ بفرۆشتێ بەڵام لە بنزینخانەکە بە نرخێ ترەفرۆشێ یا لە هەندێک جار ئەوەی کە بحساب هەرزانەکەیە نەما نامێنێت یعنی لە بەردەستی خەڵکانیە ئەمە بەڕاستی پێوتێ خراپ ئیدارەدان و بەڕێوە بەڕاستیمە پێناسەکردنی خۆ ئەم دۆخە پێناسەکردنێک بوو مامۆستا وتەبێژی ئەم بەرپرسە حکوومەت ئەڵێ زۆر بە ئێمەیانوت یاڵا نەوت ڕادستی بەغدا بکەن ئەوچێکە لە گرفتەکان ئێستا 50,000 بەرمیل لە نەوتمان هەیە پاڵێوین ئەوە بەشی ئەگە ببێ بە 90,000 ببێ بە 100ش بەشی نیوەی هەرێمی کوردستان ناکە ئێستا ئەڵێ ئەیانەوێ ئەوەش ڕادستی بەغدا بکەیت ئایا مثلەن لە فراکسیۆنە جیاجیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش یەک دوو پاکێجی لەو شێوە هەیە و لیژنەی بۆ پێکهاتەوە و داوایان کردووە ڕادەستکردنی کێشەکە چارەسەرەکە 450ەکە گاتە ئێمە پرسیارەتر بکەین با پرسیار ئەو هەمونەوتەی کە ئێستاکە ئێمە بەهۆیەوە موچەمان بۆ دێ و نیوەی ئەوەش نییە کە کاتی خۆی ئێمان فرۆش خۆمان ئەو کاتێک کە ئەمان فرۆشت موچەی دابی نەکرد بۆ خەڵک نەیەکرد خۆ ئێمە چەند مانگ پارە هەر نەدرا نیوە موچە درا خۆ نەوتەکە ئەفرۆشرا نەوتەکە ئەڕۆی پارەکەی کووە نەما ئێستش لە وەزارەتی داراییە پارەی سامانە سروشتەکان نییە ئێستش لە وەزارەتی داراییە داهاتی ناوخۆ نییە ئێستش لە وەزارەتی داراییە داهاتی کارەبای 24 ساعتی نییە ئێستش زۆر شتی تر هەیە پارەکەی نازانرێ ئیتر بە ڕێگەیەکی تر گیان کردەوە تۆ گرنگەوەیە لە پێشاوی خەڵک ئەم پرسە شەفاف نییە مەبەستی من ئەوەیە کاتی خۆی کە ئێمە نەوت خۆمان ئەمان فرۆشت جا بە تەنکەر بوو بێ بە بۆڕی ئایا فعلا نیوەی ئەم پارەی ئێستا کە بۆمان دێت دابینمان نەکرد بە ئیدارێکی باشمان کردایە کاتی خۆی ڕێکەوتنمان بکردایە زۆر لەمە دووقات و سێقات لەمەمان دەسەکەوت بەس ئێمە هەر نەمان کردتا قەیران لە دوای قەیران دروست بوو بۆ خەڵک بە ناچاری ئەممان تەسلیم کرد ئێستش کە ئێستش چارەسەرێکی ناچاریە ئێستش ئەزانی چۆنە ئەگەر تۆ بەڵێنە داوە بە خەڵکی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێک کەوتووی کە بەم 50,000 تۆ پێداویستی هاوڵاتیان دابینەکەی بەبێ پشگیریش پشگیریشی نیەمە خۆی لە کاتێکە ئەبواە
بەڵێن و ڕێکەوتنەکە وایە کە تۆ بێ پشگیری ئەم شتانە بکەیت بەبێ پشگیریش ناتوانانی بەم 50,000 دابینی کاو ئەو ئەتوانێت دابینی کە ئیتر خەتای تۆیە ناتوانانی ئیدارەی مامۆستایەوە بە دووەدا چونتان کرۆ پێ توە بۆ 50,000 ئەتواندرێت مەسەلەن من ڕێکەوتنم نەکردووە ئەو کردوێتی خۆیان ڕازی بوونیان ناچاریا بووە ئەزانی چۆنە ئەو خۆی ڕازی بووە و توێتی ئەوەندە بەشمەکە کاتی خۆی ئەو 65,000 بەڵێ من وەگوتم ئێستش بە دوواداچوون بکە دوور نییە زیاتر بێ زیاتر بێ بەڵام وەگوتم تۆ بێ مستەمپسەکی ڕسمیت لە بێ هەندێشت هەیە تۆ ناتوانانی بیسەلمێنی 100% تا ئەوە نەبێ کەواتە ئەمان خۆیان ڕازی بوون لەسەر ئەمە و من وا نازانم لەسەر بەشێکی کەمی تر کە ئەوانەتوانن هەر بیهێنە نایەوە کێشەی ئەوە دروست بێ دوور نیە ئەوەش یعنی تۆ خۆت بڕیارە داوە خۆت ڕێکەوتی و توتە ئەمە بۆ ناوخۆی ئێستا نایدەی بە ناوخۆ ئەو جا هەندێک جار هەیە هەندێک هەتا گردەی دەنگیوانەش هەیە کە ئەڵێ بابەنزین نێە تا ئەمە تەواوە بێ بابەنزین نێ نازانانی ینی ئەمانش بخۆی ئاماژەی ترن ئەمە جگە لەوەی کە ئێمە بە پێشچاوی خەڵکەوە تەنکەری نەوت و غاز و ئەمانە ئەڕۆنە دەرەوە یاریەمەوە ئێمە کە بۆ نمونە هەندێک شوێنی کوردستانە کارەبا کە ئەوەی نەبووە 24 ساعتی کێشەی گەورەمانە ئێستش کێشەمانەیە کە شتێ دروستیە بەڵام ئێمە کارەبا ئەفرۆشین بە بەغدا کەواتە خەلەلێکەیە لەم نێوانە خۆی گرفتەکە ئەوەیە ئێمە ئەو جایسە بۆ نمونە لیسی موچە نێردراوە تەدقیقەکەی تەواو کراوە کێشە لە 120 میلیارد یەکا کە 120 میلیارد نییە لە هەرێمە ینی ئەو هەمووی کە ینی گوڵێ ئەو هەموو پارە هەیە بەڵام چییە ئەمان هاتوون حکوومەتیان دادۆشیە داویانەتە کۆمپانیاکان لە کۆتاییە نیسبەتێکی کەم من جاری ترش وتومە بۆ 20یان بۆ حکوومەت داناوە ئەوی تری بۆ گیرفانی خاوەن کۆمپانیاکان و باش بەڕێز بۆ پێوزانیاری مەسەل ئەمڕۆ هەواڵی دڵخۆشکەرەوە بکە مەسەلەن لیستی موچەکە لە وەزارەتی دارایی تەدقیق کراوەتەوە و میزانی مەراجعە ئەوەی کە پێوترێت تەرازوی گەڕاوە یان پێداچووەوە پێداچوونەوە هەڵسەنگاندنە زیاترەوەنی بە کوردیەکەی تەرجەمەی حرفی بۆ نەکەین باشە ینی پێت وایە ئەم مانگەش دیسان موچە دوا بکەوێت بە بیانی ئەم 120 میلیارد دینارەوە ئەزانی چۆنە من وتم ئەگەر تۆ با بڵێن کاروباری ئەم وڵاتە بەدەستی تۆیە هەرێم بەدەستی تۆیە تۆ بێت لەگەڵ یا ئەبێت لە ڕێگەی ئەو بەشانەی کە داوتە بە کۆمپانیەکان قەیچیەکان نیسبەتەکەی بگۆڕە خۆت بڕیار بدەست خۆتە 1000 شت لا ئەبرێەوە ئەداهێنرێت و ئیفلاس بە کۆمەڵە شتێنرێ جاری وهەیە ئەسڵن لەوانەیە زۆر قانونیش نەبێ ئەم خەڵکەی کە تۆ سەبەبی ئەوەی کە دەوڵەمەند بن پاریان بۆ بچێ بەشی زۆریشی ئەو کۆمپانیانە ئەو خەڵکەیە کە بۆ لای خۆت دێ دەی زەحمەت نەبێت تا وەزعەکە چارەسەرە بێ لەگەڵ ئەمانە نیسبەکە بگۆڕە کاتێک کە لە 100 دەی بۆ حکوومەتە ئەو 100 دەیە بکە 25 هەرلانی کەم کاتێک کە 20 لە هەندێک شوێنە بیکە بە 30 بەمە تۆ بە کاتی 120 میلیارەکە 120 میلیارەکە دەکەواتە لە بەغدا بە شێشەی 120 میلیارەکەیان ئێستا ئەوەی کە وایە لەگەڵ وەزارەتەکانی ئەوانە خەڵک موچەوەرەگری ئەگەر حازر بێ ئەمان بەغدا ئەوە بیانۆکێتی ئەگەر بەغدا تۆ 120 میلیارەکەت ئامادە کرد و پێتدا نەیدا ئەو کاتەی تر هیچ کەس ناڵێ کاکە خەتای حکوومەتی هەرێم بووە نیە خەڵکەڵێت تەواو طبعا ئێمە ئەزانین کە بەغداژەوە نییە کە ئێمە هەموو شتێکی لەسەرڵچنین و لەوێ شامی شەریف بێ و گەندەڵەکانی ئەوێ واقع ئەوەیسا ڕوونە ینی ئەگەر ئێستا لەوێش یاسات پیادەکرێ بە هەزارەها گەندەڵی زۆر گەورە و چەند قاتی ئێرش هەیە بەڵام ئەوان بیانۆکیانەوێ 120 میلیارەکەم 120 میلیارەکەی بۆ بەرە با ئەو نەیێرێچەکەت بۆ بڵێ با ئێمە ئەو کاتە گشتمان بڵین کاکە ئەمە تەنها خەتای بەغدایە ئەوەتانێ چۆنڵێ ئێمە ئەوشمان دابین کرد ئەو کاتە با بیانوێتتر دۆزیێتەوە گرنگەوەی ئەم قسەی خەڵک کە بەغدایڵێ ئیتر خەڵک ئەتوان بێدەنگە بێ لەم پرسە و بەغداش ناتوانێت ئەم مزایدە بەسەر ئێمە بکە بەس ئێمە ئەمەمان دابین نەکردووە ئەم پێداویستێ بە ئەمە کۆتایی پێبێنین دوای ئەوەش تۆ مادام تۆ بەرپرسی ئەبێت تۆ ڕێککەویت ئەبێت تۆ چارەسەریکەی ئەبێت تۆ دانوستان بکەیت مادام مەسئولیەتی ئەم خەڵکە لەسەر شانی تۆیە تۆ بەرپرسبی تۆ بەرپرسی لەوەی کە کێشەکانت لەگەڵ بەغدا چارەسەرکەی بۆ بەغدای بسەلمێنە کە تۆ فعلەن پارەت نییە داهاتت نییە خۆتوان ڕێمە ئالیەتی گێر هەیە بۆەوەی تدقیقی لێ بکە زەحمەت نەبێ ئەوە داهاتی ئێمە
ئەوە شوێنی گومرگەکان هەموو تەرتیبیکەن و ڕێکیکەن و کۆنتترۆلیکەن و خۆتان بە ئامادەتان هەبێت ئامادەیتان هەبێت چاودێر بن ئەوە هەموو پارەکەیەتی و تەواو. بەڵام بەڕاستی شەفافیت نییە، شەفافیت لە زۆر شتان نییە لەوانەیە بەشێکی هەتا ئەمەی کۆمپانیەکان بۆ ئەوە بێ عەلەساس ئەم پارەیە نەچێتەوە بۆ بەغدا ئەوانە، بەڵام ئەمە نابێت لەسەر حسابی چۆنەڵێ هەفتا ملیارێک ئامادەکەن بۆ هەفتەی داهاتوو یعنی فعلەن ینی خەڵکە تۆ بۆ لە خەڵکی خۆتەکەی ئەخ زۆر قورسە تۆ خەڵکی خۆتت برسیکەی قەرزارکەی ئەمانە هەموو وەگوتم کێشەی دەرونی و کۆمەڵایەتی هەیە. تۆ کۆمەڵێ مرۆڤی نەخۆش دروستەکەی لە کۆمەلگەکە بەم واقع خراپەی کە هەیە لە کاتێکا تۆ هەرێمێکی دەوڵەمەنی لە کاتێکا خەڵکی گومانی هەیە من پێتەڵم یعنی زۆرترین داهاتی ناوخۆ و سامانە سروشتەکانە دەی بڕوا بکە بە پێی هەندێک قسە و شت کە ئێمە متابعمان کردووە نەگنیوە زۆر کەمتر لەوەش کەس نازانێت چی لێ دێت چێ بۆی قاسەی تر و بۆ خەزیێنەی تر ئێمە خەزیێنەیەکمان نییە لە وڵاتە خەزیێنەی دەوڵەت بێ هەموو شتێ بۆی بگەڕێت و مامۆستا سەرەی بەنزینەکە بڵێم بەکتەسیاسیە گرتۆوێت بڵێ مامۆستا پێش پەرلەمانتاری ئەو فترەیە هیچ کاتێک چوویە سەرەی بەنزین خۆت من طبعاً ئاوت نەبووە کارەبات بەڵام چوویە سەرەی بەنزین من هەر چۆن بوومە هەروە چوومە بەس هەر ئەو کاتەش وەکو ئەو سرە درێژانە قەت نەچوومە هیچ کات واقع بێڵێم هیچ کات من نەچوومەتە سەرەی بەنزین بەو مانایی کە ئەوەی کە لێرە سرە ئەگرێت لە خراپترین کاتە هەر بەو شێوە بوومە ینی هەر سپاس بخوا بەردەست بووکە تر ئەوەی تۆ 3 ساعت 4 ساعت بیگری من حاجەم بەوە نەبووە کە سرە بگرم بەڵام بەڕاستی لەگەڵ بۆ ئازارەکەی ئەزانی بەڵێ ئازارەکەی زۆر باش دەزانم چونکە من خۆمەڵێ لە بنەماڵەیەکی وا هاتووم کە بە زۆر شتی ئاواتیە پەڕیوم بەس نەک سرەی بەنزین چکە سیارم نەبووە و کاتی کە دۆخەکە زۆر ئەوە بووە هەر لەو جۆرە بوومە بەڵامی تسپاس بەخوای گەورە لەبەرەوەی خۆم مامۆستا بوومە لە زانکۆ لە تەربیە وردە ئەوم کردو بەڵام ئیدارەیەکی خۆمم داوە بەڵێ بە ئێستەشەوە من زۆر تێکەڵم لەگەڵ ئەو خەڵکی کە نەدارن نەبووە ڕۆژانە زۆر بەڕاستی ئازارە چەژم کە ینی بەعزێ دیمەن بەعزێ حاڵەتی شۆفێری تەکسیەک 5-6 ساعات لەسرە بۆستێ ئەیکەی چوار جوڵە بکە لە ناو شار و مەسەلەن 15,000 باتۆ زۆر قورسە یەکشێکشی پێ بڵێم کە لەوە بکەینەوە یەکشێکی پێ بڵێم کە ئەمە لەوانەیە زۆر جار هەیە ئەو حیزبانی کە دەسەڵاتدارن یعنی بە عیلاجی ببینن بەس عیلاج نییە. ئەو ڕۆژەیەک لە پامێرەکانم بینیتی مامۆستا لێرە چوومەتە خوارەوە تقریبا نزیکی نیوەی ڕۆیشتومە 3 کەسم بە ئاسانی دەست نەکەوتووە کە قسەم بۆ بکە یەکی ئەڵێ بەخوا ترسم لەوەی کە من موظفم و یەکێک گەڵێ بەخوا یعنی مەبەسمەوەی خەڵکەکە لە ڕووی حتا نەفسیشەوە وای لێ هاتووە جەریء نەبێ بوێر نەبێ ئێمە پێویستەکە خەڵک ئەگەر دژیشمان بێ بوێر بێ ئێستا واقعێ دروست بووە خەڵکە ترسێ لە ژیانی لە پارەکەی لەوەی کە بانگی کە یعنی ئەمە خراپە ئەم دیاردەیە وەکوتم دیاردەیەکی دەرونیە دیراسی دەرونی بکەی زۆر مشکلەیە من بەڕاستی چەندە ئەم شتە لە ڕووە سیاسیەکەەوەی بین ئەوەندەی ترم بیر لەوە کەمەوە خەڵکی ئێمە خوا نەخواستە سیفاتە جوانەکانی نەمێنێ حتا بەعزێ شتی کۆمەڵایەتیش هەیە ئینسان کە نەبوو بوو بەعزێ پیاوەتیشی پێ ناکرێت بەعزێ خانەدانیشی پێ ناکرێت هەندێک دابوونەریی کۆمەڵایەتی کوردەواری هەیە ئەفەوتێ ئەم شتانە بە تەدریج دروستە مامۆستا بن فترێک ئەنیەوە نەبێ بێتە ڕێکلامێک بۆ خۆمەوانە برادەکان مەزان ئەچوومە سەری بەنزین هەندێک سیفا ئەوەشی تایە مەسەلەن یەکێک دەبێت چی چای هێنا مەسەلەن نەوێت دەڕەحمەت لێبێ وڵی تۆ مەجلیسەکە گەرمە تۆ سیارەکان ببە پێشەوە دا ئەنیشتی قسەمانە کرد ینی بەداخەوە ینی ئەو کورد ملەت لە هەر شوێ بێ لە پەنا مزگەوتێک بێ لەبەر سێبەری دارێک بێ کولتوری کۆمەڵایەتی خۆی پارێزێ ئینسان پێی حیفە ئەم ملەتە جوانە ئاوای لێ بنانە زۆر قورسە ئیسە یەک شتێکی پێ بڵێ میسە کاتی خۆی دیەکانی ئێمە ڕووخا لە ئەنفالوانە خۆ هەر ئەوە نەبوو بینا بڕوخێ یادەوەری ڕووخا کۆمەڵە شتی کوردەواری کۆمەڵە گۆرانی کۆمەڵە چیرۆکە هەندێک چیرۆکە لای هەندێک لەو پیرێژنشتانە بوو ئەیان گێڕایەوە و ئەوە بوو کە نەمان ڕۆیشتن واقعەکە دابڕانی تر مرد لەگەڵیان ینی تۆ کولتور
هەندێک کولتوری خۆت هەیە لە دەستی ئەدەی هەندێ سیفەتی جوان هەیە نامێنێ کە ئێمە نابێ ئەوە بکەین ئەبێ ئێمە یەکێ لەو شتانەی کە پێویستە بیکەین بنیاتنانی شوناسی خۆمان و پارێزگاری لێکردن و ئەو هەمووی کاریگەری لەسەر یعنی بۆیە بابەتەکان هەر مادە نییە پێم وایە ئەو چەند خولەکەی ماومە ڕێگەم پێ بدەی باسیەوە بکەم بەڕێستان ینی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا قسەیەکی کێچێتی و پارتی کۆبنەوەی لوتکە بکەن کۆبنەوەی کۆی حەزب و سەرۆکی کەس یەکەمی هێز و لایەنە سیاسەکانە تەنها یەکێتی و پارتیە خۆی ئەوەی کە ئەو مبادرەی مامۆسا کە تا ئێستاکە ژێشتر هەر کۆتایی پێنەهاتووە بۆ ئەوەیە کە بە پلەی یەکەم ئەو دوو هێزە چونکە گرفتە سەرێکیەکان لەوەیە بەڕاستی بەڵام پێشنیارەکەی یەکگرتوو وایە کە ئەوان تەواو ڕێک کەوتن هەموو ئەو هێزانەی کەوا پەرلەمانتاریان هەیە و نوێنەریان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەوانیش بەشداری بکەن ئێمە کاتی خۆی بیلموناسەبە لە بەغدا شتێکی وامان هەبوو هەموو ئەوانەی کە پەرلەمانتاریان هەیە ئەندامیان هەیە لە پەرلەمانی بەغدا ببین بە وەک چۆن ئەوان مەجلیسی وەتەنی و ئیتاری تەنسیقی و ئەمانەیان هەبوو بە بڵین چوارچێوەی هەماهەنگی و ئەوەی کە پێوتێ مەجلیسی سیاسی وانە ئەوان بوو بەغاشمان بێ لێرەش ئێمە نازانم کێ بەشداریەکە بەشداری ناکە بەڵام بڕیارەکە یاخود هەوڵەکەی ئێمە پرۆژەکەی ئێمە بۆ ئەوەیە کە ئەوانیش بێجگە لە یەکێتی پارتیش کۆ ببنەوە بۆی کە بیر لە کاراکردنەوەی پەرلەمان بکرێ و مؤسسەیەکی تەشریعی بەبێ ئیتیفاق کارەکردنەوەی پەرلەمان سوودەچەوە تۆ ئاخردەی خۆ دانیشتنەکە بۆ ئیتیفاق بکرێ کە ئیتیفاق کرا ئەو کاتە خۆ ئێمە بالموناسەبە ئێمە ئەو کاتش کە بەشداری دانیشتەکانمانە کرد دەنگمان نەئەدا بە دەستەی سەرۆکایەتی چونکە خۆمان لەبەرەوەی بوو بە پاکێجێکی دەسەڵات خۆمان دەنگمان پێ نادا بەڵام لەگەڵ ئەوا بووین کارا بکرێتەوە ببێ بەڵام من متمانەی پێ نادەم چکە تا ئێستا سیقەم نەکردووە کە مادام بوو بە بەشێ لە دەسەڵات تیایابم خۆ من ئێمە کە لە دەسەڵاتیش نین هیەوە نییە بڵین کە خەڵکمان نییە و یاتوانانێت پڕ ناو ئەو ئینەکان ئێمە لە توانا و خەڵکی پسپۆرە بەڵام هێشتر دڵمان ئارام نییە بەوەی کەەوە ئەو حکومڕانەی پێویستە ئەو ڕۆڵەی کە ئەتوانین بیژێڕین سەر بەخۆیانە و دەستکراوە بین نەمانتوانیوە بەرحاڵ نێتی ئێمە و پرۆژەکەش وایە کە هەمویان لەو لوتکە بۆکو کەسی یەکە بەڵام سەرەتایەکی و پارتی کۆبنەوە نازانم ئالێتەکەی بەڕاستی چاڕوانەکرێ و هەفتەیە و کۆبنەوەانە بکرێ ئێمە پێش هەفتەیە لەمە و پێش وەڵامی ئیجابیان داوەتەوە بەڕێز بەڵێ لە هەردوولاوە بە چۆنەڵەی مامۆستا سەلاحەدین بەڵام ئیتر ساردیت دروست بوو نازانم بابن کاک پاڵ لە دەرەوە بوو ئەی ئیشکالیاتی تر خۆ دەزانانی ئێمە بە یەک لێدوان بە یەکشت هەمووشت تێکەچێتەوە بەداخەوە کە نابێ وابێ تۆ بەشتی استراتیجی تەبێ گوێ لەوە نەدەی کە هەندێک جار لەوانەیە ئەسڵەن هەبێ خەڵکە بن ئەسڵەن پیان خۆش نەبێ ئەمە جاری وایە خۆ ئێمە زانیم مەحاور بڕیارەکەوا بوو کە کۆبنەوەیشی لوتکەکە لە سلێمانی بکرێت ئەوە هەیەیان شکات و شوێن دیار نازانم هێشتا دیاری نەکراوە قسە هەبوو کە لە هەولێر بکرێ بەس لەکوێ ئەوەش دووسێ پێشنیار هەبوو بە هەر حاڵ ئێمە قسەی ئەوانمان وەرگر کە دانیشتنەکە ئەکرێ و ئێمە ئیزافی ئەوشمان کرد کە ئەو حیزبانەی تریش ئەو هێزانەی تریش کە ئەندام پەرلەمانیان هەیە پەرلەمانتاریان هەیە ئەوانیش بەشداریکەن ئێستا ماوەتەوە ئەگەر ئەوان دانیشتنەکە بڕیار دەن کە دانیشتنەکە ئەنجامەدرێ حتمما ئەو دەست پێشخەری یەکگرتوو چکە یەکگرتوو ئەوێ شتەکە بگاتە نەتیجە جا گرنگی با بڵین دەست پێشخەرەکە یەکگرتووش لەوایە کە بۆ ئەوە نییە خۆی بێ پشتێک وەرگێ لە حکومەت ئەویستمەوە بڵم بەشداری حکوومەتەکەن پشک نا بەڵێ نەخێر ئێمە خۆی قەرارەکەی سەرەتاتان هەرما تا ئەم چرکە ساتی کە من قسەکەم ئەو قەرارم دوای قەرارەمە شتێک بگۆڕێ من نازانم چێڵێ ئەو وەختەیەکی و پارتی واتە با نابن تەکلیف لێەوە بکەن من نازانم بەس بە هەڵتاوەکو ئێستاکە ئێمە کە ئەم هەوڵەمانداوە بۆ ئەوە نییە ئێمە بۆ نمونە جێگری سەرۆکی پەرلەمانمان هەبێ یا سکرتێرمان هەبێ یا وەزارەتێکمان هەبێ ئێمە لە پێناوی هەرێم لە پێناوی وەزئی خاوڵاتی خراپتر نەبێ ئەم هەرێمەی کە هەیە ڕاستە ئێستش دوو ئیدارەیە بەس بە جۆرێکی لێ نەیە خراپتر بێ بە جۆرێکە ئیتر دواتر ئەوەی کە دوو زایدن ئەکا بە یەکەکە نەبێ بە ینی بەداخەوە ئەوان نەبێت هەیە مامۆستا کۆبنەوەکە خۆ هەر کۆبنەوەکە گرنگە بەڵام دەرهاوی شتەکانیشی گرنگ خۆ ئێمە یەکی لە شتەکانمان ئەوەیە نایڵین ناومێد ببین ئەوەی کە بۆ خزمەتی خەڵک بۆ خزمەتی هەرێم بۆ خزمەتی نیشتیمان بۆ خزمەتی ئەم شوناسی ئەم گەلە پێویستە هەوڵی بۆ دەین جایتر دواتر بە قسەمان نەکەنەوەی تخۆ ئێمە زۆرمان نییە ئێمە
ئەگە تابیرەکە دروست بێ نازمان هەیە یا ئەمانەوێت لە پێناوی بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی خۆشمان ڕەچاو نەکردووە بەو ماناباوەی کە هەیە تۆ بتەوێت دەستکەوتێکی سیاسی یا مادی یا پشتێ یا بەشێکت هەبێ چونکە بەڕاستی ئێمە وازانین هەرێمی کوردستان گەورەترە لە یەکێتی و لە پارتی خەڵکی هەرێمی کوردستان لە سەروی حیزبەوەیە خەڵکی هەرێمی کوردستان شایانی ئەوەیە ڕێزی لێ بگیرێ شایانی ئەوەیە خزمەتی بکرێ شایانی ئەوەیە سەری بەرز بێ شایانی ئەوەیە کە لە دەرەوە بوو شانازی حتا بەوانەی کە بە سەرکردەکانیەوە بک بە حکوومەتەکەیەوە بکە چونکە ئەوە زۆر ناخۆشە تۆ لە شوێنێک بی هەر دایمەن باسی ناکۆکی کەی ناتەباییکەی بارودۆخی خەڵکەی ئەو قەیرانە ئەوەی کە ئایبینی ئەوەی کە ئێستا بەڕاستی خەڵکی ژیان و گوزەرانی خەڵکی بەو شێوە شێواوە بەڕێز مامۆستا فاتح حسەنگاوی ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس دەکەم بۆ بەڕێستان خۆشەویستانی کورسات نیوز بە هیوای ئەوەین کە لە ئایندەیەکی نزیکدا هەواڵ و مژدەی خۆش لەبارەی ڕێکەوتن و پێکەنانی حکوومەت و چارەسەرکردنی قەیرانەکان بیستین بە ئیزنی ئەڵڵا ئێمەش لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامەمان پێشکەشکردن هەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ